ماساژیان سومەتە داوای کچێک ماڵیان هەمویان ڕازینە، هیچ کێشێکیان نە، تەنها برایش نەبێ ڕازی نەبووە. جایزە من قسە لەگەڵ ئەو کچە بکەم و لە کاتێکدا ماڵی ئەوان ناگدار و ماڵی ئێمە شاگدارین و ئەمە هیچ قسەی ناشەرعی و شتێکی وە ناکەم کەوا قسە لەگەڵ دەکەم. جایزە لە ڕووی شەرعەوە؟ طبعا لە ڕووی شەرعەوە جایز نییە، بەس ئەو ڕسمەی من ڕەنگە بیخوا ها زاواسە زین سنوێت سنان دەیوانی پرۆفایلەکە دیدروێنی منێکەوەی کاکە گیان خۆشەویستی توێ ماڵسەگە دەمەندام سەرفراز بیۆڵایترەوە ڕەنگە چی پێڵێنە واستەی باش بێت ئینشاڵڵا واستێکی باشە بێ خوای گەورەگە خەیرە ئینشاڵڵا بە قسمەتی کات و بێتەوە خوای گەورە بەختەوەرتان کا و یەک کۆشێ مناڵ کۆڵێ مناڵ بخەنەوە. اللهم آمین آمین. من هەیە بەڵام ئەویان تۆزی لەسەر خۆمە واسواس و شتم هەیە لە کاتی دەزنوێژ و نوێژکردن و ئەوانەدا. ئەو واسواست یەک شتێکی پێ بڵێم، جارێ واسواست هەبێ بۆ ژن هەر نابی، ئەبێ جارێ خۆت ساف بکەی. ژن هاسەیتە گاڵتەت نییە، ژن ئەبێ بە مێشکێکی سافەوە بیهێنیتە ژیانتەوە. مێشکت ساف نەبوو ئیتر اینجا وەرە دووکە دووکی ژنش بێتە سەری هەر شێتە بی ها. وەڵڵا گاڵتەت الحمدلله هەردووکمان لە ڕووی دین و لە ڕووی ئەوە نزیک نەما و جلی شەرعی لەبەرە و نیقاب و هەمنیش الحمدلله لەخوا بەزیادە لە دین و نزیکین و قورئان ئەزانی چۆنە دەنگی دووهەڵ لە دوورەوە خۆشە قوربانگیان. ئەمەی جەنابەت باسیەکەی ئەوە لە ناو مۆبایل و لە ڤۆیس و ئەمانەیە باسیکەی خۆشە. ئەگەر هاتە ژیانتەوە ئەو کاتە ئەزانی وەزعەکە چۆنە. خەڵکێکە بوو جۆ ڕاگرێ و بەس فڵان کەسم بەنیە کورەنان و ئاویش ناخۆم، وەڵا فڵان کەس یانی ناسەیەکە ئەو قەلە نییە تێگەیشی جا قوربانگیان هەتا معاشرە لەگەڵیان نەکەی، تا لەگەڵیان نەژیت نازانی وەزعەکە چۆنە. بەرحاڵێک ئەبێ خۆ ساڵکەی وەکوتم وەسوەسە نەیەڵیت ئەنجا ژن بێنی.